21 ساله کارگاه باتام لحولره لنافجا پیشسازیا کازنازان چرزاتان پاکت دیگه. کارگاه باتام دکاره روزانه 15 تونان جوان برهمان پاکت بکه. کارگاه باتام لکازنازان حولری دمیدین کردستان رو داویدا ببینن. کارگاه باتام اف کارگاه کد سال 2004 ده لی باجار حولری و لی نافچه پیش سازیا کسنازان هات آوا کرن. نمونه که گهش و به سرکفتنا پیش سازیا نافخو و شیانا برمانینا کردیه بورکابریه لی بازار کردستان او عراق و نیف دولتی. کارگاه باتام به دو مارکان بناوه باتام و ناودار کار دیگه. دماغ 21 سالن بوریده اف کارگاه شیعه ناو و دنگه که مزن بخوچه نبتنی لکردستان و عراق بلکو لسر آست نیف دولتی جی. 21 ساله کارگاه باتام لنافچه پیشسازی یا کسنازانه تایبت بشوی خوراکی او کار دیگه لسر چندهان جورن چرزاتا هیا بتوانه به رژه که باش و کوالیتی برس بخه ادناوا بازار کردستان و عراق ده. زیادتر جه 105 آیتمن جدا هم جه چرزاتا هم جه شعری و معکرون و بقولیاتا همو هم پاکت دیگه به دستن گنجن ما ین بازار حولره هم خوشی دناوا شورمن خواه تایبت دا لسرانسری حولره بلاف دیگه و هم جه برای بریکارن خواه لتوایا عراق و کردستان جیدا بلاف دیگه اف کارگاهانه برای 21 سالان کاریا بر همین خواه بگهینه آلمانیا و بریتانیا جی و پلان جی دماغی که نزیک دا اف بر همین هنه جی چرزاتان بگهینه ولات امریکای. از دلر تلیمه ده برنامه که نو یا میدن کردستان لکردستان و بدستن گنجن حولیره تی برمانین ادناوا وی کارگاه دا کارگاه باتام نیشانا هوا بدم که چوا اف چرزاتن هنه همو جدهان ولاتان تینا هاورده کرن و همجی بر همه می خومالی دیکوت ناف دا و تی پاکت کرن و به دست وان جان تین درست کرن و لکردستان و عراق تین بلاف کرن امی نشانی و بدن که اف گنجن هنه چوا اتناوا وی کارگاه دا آنکو کار دیکن. کارگاه باتام خدانا تایبتمندیه که ده پاکت کرنه همو جورن چرزاتان ده. شیانا برمانینا چرزاتان به 10 تامن جدا هیا. اف چنده وادی که بر همین وان به دلخوازی همو چینو توی جاور. جبلی چرزاتان کارگاه 20 آیتمن جدا ین معکرونی و شعری برهمتینه. همو برهمن وان دیگه نه پترج 25 برهمن جورا و جور و 130 آیتمن قباره و شوین جدا دناوا خدا دگرن. اما وقت کارگاه چرزاتی باتام سرطای دروزبونی کارگاه کمان دگرتو با سالی 2004 که وقت یکم کارگاه و گورترین کارگاه لهرمی کردستان و عراق به شوی چیزان استیانه به هنانی آمیر و تکنولوژیای نوی بو برهم هنانی چرزات و لچیز کردنی. کله پیش ما رنگ به شوی چینا تندرست هر هبو له همو عراق بلام شوی تندرستی و زانستی تدا بکار نهاتیه. اما یواش او ما پرمان پیدا بو تابون به کمپانی باتام استا خاونی دو کارگاه یکیان چرزاتی باتاما که بو برهم هنانی چرزات و لچیز کردنیتی و کارگاه دوام بو برهم هنان و لچیز کردنی برهم خوراکیانه. لکردستان لهولیر لبناوچه پیش سازی کزنزان که ماوی ازمونی 20 سال زیاترمان هەیە کەوا لەسەر دەستی وەستایانی شارەزا کەسانی شارەزاوە بە ئامێری زانستیاناوە لەژێر چاودێری و ڕێنمایی
دامدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە دامدەستگای تەندروستی و هەروەها کۆنتترۆلی جۆری و پێی ستانداردی عێراقی بەرهەمەکانمان بەرهەم دێنین و زیاتر لە 30 بۆ 35 بەرهەممان هەیە بە جۆراوجۆر و بە قەبارەی جۆراوجۆر لە بەستەبەندیکردن و لە تامی جۆراوجۆر. کارگه لسر روبر 3500 مترین دوجا هاتی آوا کرن. دیزایناوی به شوه که دوقاته. افچنده کارکرن و فرهیا کارکرنا پتر پید بخشه. توای آمیران به نوترین تکنولوژیای با پروسه پاکش کرنه، تامدان کرنه، شیشتنه و برجاندن و پاکت کرنه چرزاتان و بر همین دن کار دکن. ئێمەکو کۆمپانیای چەرەزاتی بەتام ئەم بەشەی چەرەزاتمان تایبەتە بە برژاندنی هەموو جۆرە چەرەزاتێک کە بەخاوی بەدەست ئێمە دەگات و بە برژاندنێکی سەردەمیانە و بە هەر جوارە کوالیتێک و بەتامێک پێویستیان کڕیار پێویستی پێشکەشیان دەکەین. لێرە معمەلەکەمان ئەزمموی زیاد لە 21 ساڵی هەیە و ئامرەکانمان سەرجەمیستان ستیلن لەژێر ڕێنمایی سەحە و بازرگانیدان. ئێمە لێرە کوستافی کارمەندانی کۆمپانیای بەتام 8 کاژێر ئیشەکەین. ئینتاجێر کاژێرێکمان بەپێی مەواد دەگۆڕێ هەیە 3 تەنە هەیە 4 تەنە و بە باشترین کوالیتی پێشکەشی کڕیارەکەین و لە شێوازی برژانەکەمان بەخاوی دێ دوای برژێنین دوای بەپێی تەڵەبی کڕیار هەر تامێکی بێت ئەو تامێ بۆ حازرەکەین و دواتر لە ناو پاکێتینگەکەین. ام دناوا بش برجاندن آنکو قلاندن تایبت یا گل باروجانه اف گل باروجت هنه الوی داره تنا قلاندن یانجی برجاندن اپریا اوان آمیرن هنه 5 آمیره دوی داره ده هنه اف آمیرن هنه پلن گرماتی آوان نزدیکی 305 پلن گرماتی نه به سیستم LPG آنکو غازه کار دکن هر یکیش وانه دشه ده 5 خولک آندا نزدیکی 105 کیلوین گلابروجا الویره بینه برجاندن و قلاندن افجا بینرین ما از تشکی خوش باید بیجم نسبت طامه و نسبت قلاندنه الویدره ده به هزرا ولاتیا و بکرا بکن بونمونه خلکی بانجره حولیره گلابروجا چاوت خون او حز دکن گلابروجا یا طربه و تمام دمیده اف گلابروجا کم خویبه افجا بیتا قلاندن اوه وکو بانجره حولیره وكا دوكي ام بيجي منطقه من يا بادينان الدفمه حزقا افقولا بروجا ابريا فرن اوتوماتيك فرن كاديا اوتوماتيك الويدري همجي كيم خوي الويدري افقولا بروجا بين قلاندن بله خلكي ميسل وبغدا وبصره وام بيجي نافراس وهمجي جيريا عراقي او حزقا قولا بروجا دماتيتا قلاندن یا هشکری با و یا بخوی با اوها کار الویره کرد یعنی اف بشه وقتی گولا باروجا دست بید کن که امتچا برجینین او زرد کن اره اف گولا باروجا کی بچن دوکا سلیمانیه حولیره یانجی نافراسته یانجی خارو عراقه یانجی تشتکیدی اف بکرن انکو بریکار ین وی کارگه هین الوان باجرا او بریارتن دبیجن کارگاهی یانجی دبیجن وی بشی یان دبیجن بشی پلاندانانه ام خوازین اف گل باروجا آنکو گل باروجانه هنده خیت دابه اونده جی بیتا برجاندن و بچجوره کی جی بیتا برجاندن او ها کار البیتا ریت تکرن بینرن روداوه بینرن برنامه میدین کردستان اف کارگاه تایبت بشی برجاندنه دکاره یک خولک دا انکو یک دقیقه دا بو همو ایسکان گلابا روژان بروژه که کامل بر هم بینه هر روزا کارگاه شیعه بچتت نوا بازار جیهانی جیده هیانها 105 تن جه برهمن وان هنارده آلمانیا و بریتانیا کرینه د پلانا اوی کارگه ده هیا کو دهاتی جی کو بر همین وان بو امریکا جی بین هنارتن اف چنده هنگاوا کام مزنه
بۆ ناساندنا بەرهەمێن کوردی و بێکارگەهێ لە هەولێرێ لەسەر ئاستە جیهانێ. ئێمە ڕۆژانە نزیکەی 25 بۆ 30 تەن توانای کارگەکەمانە ئەگەر هاتو بازار هەبی و دەتوانین زیاتر لە 30 تا بۆ 40 کرێکاریش ئەوە هەر لە ناو کارگە پێیوە کار دەکەن جگە لە ئەو کەسانەی کە لەگەر بریکارەکان و فرۆشیارەکان زیاتر لە 100 کەسی دیکەش بەو شتێەوە لە فرۆشیار لە شوفێر لە دوکاندار لە بریکار پێیوە خەریکە و زۆربەی هەر زۆری 1990 هەمووی کارمەندی خۆماڵین دەستی کرێکاری خۆماڵینە کە توانیمانە ئەو هەلی کارانە لە خەڵکی خۆمان بڕەخسێنین و هەولیشماندایە چەندە بەداخەوە بەرهەمەکان زۆربەی زۆریان لە دەرەوە دێن بەڵام هەولیشماندایە بەرهەمی خۆماڵیش بە تایبەتی لە گوڵە بە ڕۆژە کە ڕێژەیەکی باشمان هەیە و جۆرێک لە کوالیتێکی زۆر باشی هەیە گوڵە بە ڕۆژەی خۆمان بتوانیمانە ئەوەش بەکار بێخین بەڵام بەداخەوە ڕێژەکەی کەمە و من بە دەرفەتی دەزانم لێرە ئەگەر هاوکاری و پشتیوانی هەبی پەرە بە گوڵە بە ڕۆژەی هەرێمی کوردستان بدرێ بە حقیقەت هیچی کەمتر نییە لە بەرهەمەکانی دەرەوە بەڵکە زۆری زیاترەوە تام و ئەوەکەی زۆر باشترە لە گوڵە بە ڕۆژەی دەرەوە. ئێمە وەکو کارگەی سەرەزاتی بەتام ئەو بەشەی من تێدام ئامادەکردنی گوڵە بە ڕۆژەیە پێشکەشی هاوڵاتیانی بکەین. ئێمە من بەرپرسم لە برژاندن و تام و خوێکردنی گوڵە بە ڕۆژە. گوڵە بە ڕۆژە بە چار فلتەردا دەڕوا کە دەبرژێ یعنی بە چار شوێندا شوێنی یەکەممان سوێرکردن و لە خوێکردنە یعنی ئەو کاتی دەیشۆینەوە شەوەک دەیهێرینەوە لە ناوخوێ دەیهێرینەوە لە ناوخوێ بۆ سبەینەکەی فڕنی گەورەمانێ فڕنی تەماتیک چونچە ئامێرەکانیمە هەمووی ئامێری سەردەمین ئەو شەوی کە هێشمانەوە بۆ بەیانەکەی وشتی دەکەینەوە بۆ بەیانەکەی وشتی دەکەینەوە دەهینە خوارێ بە حوزی ستیل حوزەکەمان هەموو ستیلن حوزی ستاندەر دەیان برژێنین بە فڕنی دەوار ئەو فڕنیانەی کە ئێستاوا ئیشان پێ دەکەین بەو فڕنیانە ئیشان پێ دەکەین ئەمە کرێکارەکانمان ئەو قاتعی ئەمە تێدانە ئیش دەکەین تقریبان 20 کرێکار لە خۆی دەگرێ ئەو کرێکارانە کە هاتن ئیشیان کردووە لە کنەما بیدایەتی بەهرەچیان نەبووە لە لایمە فێرە ئیشەکە بووینە ئێستا من بەخۆم نێزیکەی تقریبان 20 ساڵە لێرەم لە کارگەی سەرەزاتی بەتام ئیش دەکەم ئینتاجیمە لە سعاتێک دەتانی 3 تەن بۆ 3 تەن و نیو ئینتاج بکەین. بەرهەمین کارگا بەتام نەبتنێ لەسەر ئاستێ نافخۆ بەلکو لەسەر ئاستێ نێودەوڵەتی ژی داخوازیە وان لەسەرە. چل سادی ji berhemên wan li Herêma Kurdistanê dêne firotin. 60 sadî jî ji bo bajarên navarast û başûrê Iraqê têne hinartin. Ev çende jî navodengiyê û mitmaneya berhemên Kurdî li ser astê Iraqê bigiştî derdixe. ئێمە وەکو زیانی سەرەزاتی بەتام زۆر گرنگجیمان داوە بۆی کە هەموو بەرهەمەکانمان زۆر بە پاک و خەیانی بگاتە دەستی کڕیاری ئەزیز و هەروەها گرنگجیمان داوە بۆی کە بەرهەمەکانمان بە تەواوی فرێژ بن و لە ڕووی کواڵیتیەوە وەکو دەزانین با بڵێن زیانی سەرەزات زیانێک فراوانە چ لە فستق لە گاز و لە هەم بەرهەمەکان دەتوانین بڵێن کواڵەتەکانی چەند دەرەجەیەکە. ئێمە وەکو بەتام گرنگجیمان داوە بۆی کە بەرهەمە هەرە کواڵەتەکە پێشکەشی کڕیاری ئەزیز بکەین و هەروە لە ڕووی نرخەوە سپاس بۆ خۆی گەورە ئێمە گرنگجیمان داوە بە لایانی ئابووری خەڵک شتێکی وامان کردووە خەڵک بتوانێت لە ڕووی ئیمکانێتەوە دەرەقەتی ئەو بابەتانە بێت کە ئێمە لێرە لە شۆمارکەتەکانی خۆمان عرضمان کردووە. و سپاس بۆ خۆی گەورە جیاواز لە ساڵانی پێشوو بەرهەمە ناوخۆیەکان زۆر زیاتری کردووە یعنی گریمان جاران بابەتەکانی شیرینی وەکو لقم نەستەلا با بڵێن لە تورکیا لە شارەکانی تر دەمانهێنا. سپاس بخوا ئێستا هەم لە شاری دهۆک هەم لە شاری هەولێر هەم لە شاری زاخۆ چەند کارگەیەکی زۆر بەهێز دروست بووە کە بە تەواوی گرنگیان پێداوە. ئێمەش وەکو زیانی سەرەزاتی بەتام گرنگیشمان بنداوە بۆی کە وەکو پاڵپشتێک بتوانین کاریان لەگەڵ بکەین بەرەو پێشیان ببێت.
کوالتیا برهمان بنمای کارکردنا وایه جبروی کیجی مادین خواب به تایبت چرزاد جوالاتن دروی کردستان تنه هاورده کرن بو دنیا بون جباشترین جور سالانه نزدیکی 2000 تن مادین خام هاورده دکه گل هنده پشتوانی لبرهم نافخوشی دکن به کرینا 200 تن گل بروجان جودکارن کردستانه بەرهەمەکانی ما بەش زۆریان لە دەرەوە دێن کە لە وڵاتەکانی چین، ئەمریکا، ڤێتنام، مالدۆڤیا، تورکیا، ئیران، بولغاریا لەو وڵاتانی دەرەوە دێن کە بریتین لە گاز و باوی فستق، گوڵە بە ڕۆژە، تۆی مسری، تۆی شفتی، تۆی کودی و هەروها پێدا بڕۆ ئەوەی فستق عەبیدە فستقا و هەر وڵاتە و دەتوانم برێم تایبەتمەندێکی خۆی هەیە ئەوانە لە دەرەوەی وڵات هاوردە دەکرێن و لێرە چاک دەکرێن و پخت دەکرێن و تام دەکرێن و دەبژێندرێن و بەستەبەندی دەکرێن لە ڕووی بازارەوە ئێمە لە هەموو عێراق لە زۆربەی شارەکانی عێراق بریکارمان هەیە لە ڕێی بریکارەکانمان دەتوانین بەرهەمەکانمان دابەش بکەین و چەند جارێکیش بەرهەمەکانمان ڕۆیشتووە بۆ بەریتانیا و هەروەها بۆ ئەڵمانیا و ئێستا لە سەرهێڵی ئەوەین لە گفتوگۆ داین بەرهەمەکانمان بنێرین بۆ وڵاتی ئەمریکا کە تەنها پێویستیان بە چەند شتێکی هوەری هەیە کەوا بۆیان چا بکەین ئینشاڵڵا لە دەرفەتێکی نزیکدا ئەو کارەش بە ئەنجام دەگەینین و یێواش یێواش بتوانین بەرهەمەکانی خۆمان کە ئێمەش شانازی بە کوالیتەکەیەوە دەکەین بنێرین بۆ وڵاتانی دەرەوە و شاوشێوەی وڵاتەکانی. کارگه خوداناسی آمیرن پاکتین کرنه 27 آمیرن برجاندن آنکو قلاندنه 10 آمیرن شیشنو پاکش کرنه کو شیانا پاکت کرنا هیا 15 تونن برمانینه در روژه که ده هیا اب یکی جوان کیسن معکرونیا هروسا شعریه البیدره به هزاران جی کیسن اوها روزانه اتنا پاکت کرن تخننا فاوان کیسان دا بشوازه که پروفیشنال ادناوا ابی بشیدا تنا پاکت کرن دوف دا دچن ادناوا کیسان دا و پشتینگی دچن کوگه و دچن دربه اف بشانه بش پاکتینگیه اف بشانه هر چه تشتکل بی کارگه بیتا درست کرن بیتا آماده کرن دبا بیتا وی بشی اف آمیرن همه هنه همو دست بتکن پاکت بکن ناوا وی بشیدا 10 آمیر هنه آمیرن واجی جدانه هنه کشوان آمیران دکارن دی یک خلق دا 45 کیسن جور بجور یک سر پر بگه هنه کش وانا جی نزیکی 25 جان هم کد کاریم بجین جی 25 کیسه هیا نزیکی 5 کیسه هم دکاریم بجین دی یک خلق دا دکارن هفرا همو دست بکن هرچه فستق با باهیف با معکرونی با شعری با گلا بروج با یعنی نزیکی 105 آیتم جدا جی قبارن جدا جی کیش هوایا جدا انکو وزن وا همون دیف پلانه هرچی به اتیت سربان جهازا و دست بتکن کو تخن ادنابا کیسی دا نزیکی 10 حتی 12 کارمنده که البیر سربان آمیرا هنه ابو بش پاکتینگه دما تخن ناف کیسا دا یک سر دکن اتنابا کارتونان دا او جدشینن بشی کوگه دینه فروتن البیر پریا کمپیوتران او کنترل اوان آمیران هنه دیکن الدیف کیشا وان دیف قباره وان هنه کشوان آمیرا دو لاینه انکو دو هیده و کو هنده بینن میناوی بیگ بچید که اوه شعریه البره بالنابه بطام اوه دو براندر هنه ما کما گوتی نابه بطام تیتا پاکت کرن اف پروداکشن وان باش كواليتي كنترول البداري هنا السر زفرن همود با تاريخ سرچونه انكو اكسپايري یا چيبونه السر بتا نويساندن اب مادته دا همو تتا كنترول کرن دوف دا وكو اند بينن اب كان جانه دخا دابا ابان كيسان دا ودشينا كو جاي اواشول تتا کرن هەنگۆ وەکو دەبینن ئەمە لە پێشکەوترین ئامێرەکانی جیهانمان بەکاریناوە لە ڕۆژانە لە 240 حتا 300 هزار کیسی بەرهەممان هەیە
یعنی لە بەرهەمەکان یعنی لە هەموو نوعی بەرهەمەکانی ماوەدە خۆراکیمە بکاردێنە لێرە ئەوەل جارێکی لە جارێ چرەزاتمان ئەمە برێن لە شیشتن و لە بەرژان و ئەوانە لە دواوی لە سرما تێ دەکرێت لە ئێرە کیس دەکرێت لە بوو بازارەکانمە تۆزی دەکرێت یعنی ئەمە هەموو هەو لە خۆماندا ڕۆژانە هیچ کەم و کەسریمان لە بازارێ نەبیت یعنی تامیناتی بازارمان بە تاوی ئەمە کامر دەکەن ڕۆژانە هەر هەموو جار لە حەسەب تەلەبی ئەمە ئیشێ خۆمانەن ئینتاجمان هەیە یعنی هیچ کاتێک نەبووە کە ڕۆژێک لەسەر تەلەبی خۆمان ئەمە کۆتاییمان کردەبیت ئەمە ئامێرەکانمان دا ئامێرمێ بەسبەندیمان هەیە نوعی تەوزینی وەکی جاران ئامێرەکانمان جیهازەکانمان حەجمی بوو ئێستا هەموو تەوزینیە یعنی لە ئێستا لە سەدا شێستی جیهاز ئۆتۆماتیک ئیش دەکرێت سەدا چلێ بە عەمەلە بەکاردێتن جاران ئەو هەنە بوو جاران حەجمی بوو حەجمی ماوەدەکە خۆراکە زۆر دەشکا خەسار دەبوو کێشەکانی زیاتری لە ناونا هەبوو وەکی وەزن و ئێستا هەموو تەوزینیە وەزنەکانی ڕێکمان هەیە ئێستا دا 12 جیهازمان هەیە وەکی جیهازی زیاترمان هەیە وەکی جیهاز وەکیۆم ئەمە وەکیۆم دەکەن ناترۆژێن تێ دەکەن لە بۆ تێک نەچوونی ماوەدەکان جبلی کارکرن د ناوا کارگه ده پتر جه هفته گنجندن لی شورمن تایبت به کارگه و ل باجارن دنین کردستانه پشکه که جه خزانا مزن یا کارگه بتامه من دەتوانم دڵنیایی ئەوەی بدەم کەەوە ئێمە لە هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان ئەگە بێت و خەڵکی کوردیش دەرفەتی بۆ بڕەخسێ هیچی کەمتر نییە لە خەڵکی دیکەوە بەڵگە بگرە زۆر بە زیاتریش زۆر بە باشتریش دەتوانین بەرهەمی بینین و بۆ نمونە ئێستا ئەو کۆمپانیایمە 1990 دەستی کارەکەی خۆماڵیە خەڵکی هەرێمی کوردستانە لەسەر دەستیوان ئەو بەرهەمانە بەرهەم دەێنرێ و من تەنها نمونەیەکم هەیە لە ساڵی 2004 سەرەتا کە دامەزراین یەکەم بەرهەم کە ناردمە بازاری پاش 3 ڕۆژ بەرهەمەکانم لۆگەڕاوە گوتیان کاکە ئەوە سووری و ئێرانی و تورکی هەیە لە بازاری خۆمان ناڕوە هی خۆمان لەکێ پەیدا بووە وازمان نەینا کۆڵمان نەدا دووبارە و سێبارە بردمانەوە بازاری تەنها پاش 2 مانجی ناوی خەڵکم دەنووسی بە سڕە هەر ئەو بەرهەمەی خۆم بە سڕە دەدانێ ئەو دێگۆ 50 کارتۆنم دێ ینی ئەوە نمونەیەکە لەسەر ئەوەی کە ئێمەش ئەگەر شتێک بکەین هەڵمان بڕۆ بۆ بڕەخسێ وەکو وڵاتانی دیکە حتمما شتی زۆر باشتر دەکەین و لەسەر دەستیمە زۆر باشتر دەبی و هەوڵ بدەین کە ئەو پارەی لە ڕێی کڕینی ئەو شتانێک کە بە خۆمان دەتوانین دروستی بکەین ئێمە دروستی بکەین بۆ ئەوەی ئەو عوملە سەعبەیە ئەو پارەیمە نەستە دەرەوە و ئەو کرێکارانەیمە بەکار بکەون و هەروەها ئەو ئابووری خۆمان بنەمای ئابووری خۆمان بەهێزتر بکەین و دامەزراوەتری بکەین ئینشاءڵڵا. اف چنده نیشانه پابندبونا کارگه به دابین کرنا درفتن کار و پیشتوانی کرنا آبوریان افخو کارگاه بطام نمونه که زندیا هزا پیشسازیا حرم کردستانه اوشیانا گنجن ولاتیه بو برمانین و رکابری لسر آست نیف دولتی اف چیروکا سرکفتنه هیویه که مزند بخشه بو دهاته که گشتر یا پیشسازیا نافخول کردستانه اف جی لحولیر هاتیه برمانین اف جی میدین کردستان رو داویه